سڵاوتان لەبێت بینێرانی دیمەن تیڤی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە دووبارە لەکوێ بێگومان فامیلی مۆڵ من دووبارە گەڕامەوە بزانم ئەمڕۆ چی هەیە لە ناو فامیلی مۆڵ کێشتێکی خۆش بە من پێشکەشەکە دیاریە دەم بەکێ چی نوێ هەیە با بڕین بگەڕین. سڵاوت لەبێ سڵاو لە تۆش زۆر سپاس بەخێراتی بۆ فامیلی مۆڵ. سلامە دوێ سپاس. کەشوهای فامیلی مۆڵ پێ چۆنە تۆ؟ وەڵاهی خۆشە دەرەزەیەک زۆر باشە بە چ بۆنێکەوە چ سەبەبێکە بوو تۆ سەردانی فامیلی مۆڵت کرد لەگەڵ کێ هاتووی؟ وەڵا هەر لەگەڵ برادران هاتین بەتەمای هەندێک یاریشت بکەین و هەروە جەوەکی بگۆڕین. زۆر باشە ناوی بەڕێزت؟ سەهەند. کاک سەهەند خوێندکاری؟ بەڵێ لە چ قۆناغێکی؟ لە زانکۆم قۆناغی یەکەم لە تەکنیکی میدیا. زۆر باشە کوڕەکەمان میدیاکاریشە. شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ وەڵاهی ئەو مایکە سوور نەبایە پێشکەش مەکرد ڕەنگە بیگۆڕم بیکەمەشین پێشکەش مەکەی؟ کەنەشین پێشکەش یەکەم بەڵام ئەو سوورە مشتی لێیە. ئەو مایکە زۆر مشکلی بۆ ئێمە دروست کردەوە چین لە هەر کەسێکە پرسین ڕوخسەتی لێوەرگرن قسەمان بۆ بکە ئەڵێ بەس بڕۆ ڕەنگی مایکەکەت بگۆڕە و کاتە من دانیشتمە تاوەکو بەیانی قسەت بۆ کەم نازانم چ مشکلە لەگەڵ ئەو مایکە داماوەی من هەیە. کارەساتە بۆی ناویەوە. باشە لە ناو زانکۆ یان لەگەڵ ڕەفقەکانت هیچ شتێکی خۆشە بۆ بەسەرتات بێ بۆمی بگەڕێیتەوە؟ وەڵاهی ئێستا لە بەسەر هاتێکی خۆش بێ. وەڵاهی حالین ئێستا لە بیرم نیە هەر خۆی ئەو مایکە سووریە بینی لاڵە بی. باشە کاک سەهەند خەڵکی کوێی تۆ؟ وەڵاهی شکارتە لای ڕادی. لای ڕانیا؟ خۆی وەڵا خەڵکی ڕانێ دەنگیشان خۆشە. دەنگم خۆشە بەس نێڵم خۆشترە. باشە باتم بام پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زین و کاتابیتە خاوەن خەڵات باشە نەویشت ئەخینە نێو چیر و پشکەوە بۆ ئەوانەی کە سپۆنسەرن. بەڵێ زۆر باش زۆر باش. لە کاتی وەڵامێک تاوەکۆ گەینە حەدێکی وەسەط ئەگەر بۆ نمونە بەرزتر بۆڵێم بەرزترە ئەگەر ژمارە بوو ئەگەر خواردترش بۆڵم خواردترە یارمەتی شەیە یارمەتیش باشە لە چ بوارەکە باشی؟ وەڵاهی بەس لە وەرزش باش نیم. بەس لە وەرزش هونەری بێ ئاساییە ئاینی بێ؟ ئاینیش بێ هونەریش بێ احتیاجیە. باشە مام پرسیارەکەت لێ بکەم. عەبدوڵڵا پەشێو ساڵی چەند لەدایک بووە؟ عەبدوڵڵا پەشێو وەڵاهی نازانم. باشە تۆ وەڵامێک بە من بڵێ بام ناسانکاریت بۆ بکەم باشە لە 1940 بڕۆ سەرەوە. 1942 نا 45 ئەنجا بۆ بە قسەی من ناکەی ناوەڵا بە قسەی مایکە سوورەکەش بکە و یەک پلیکانە بڕۆ سەرەوە. 46 1946 دەسەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر هاتی زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەسەکان خۆش بێ زۆر سپاس. کاک سەهەند تۆ لەلایەن لە زۆوە بووی بە خاوەنی 15,000 دینار تۆ دەتوانی سوودی لێ وەربگریت و بە بڕی 15,000 خواردن بێ یان شیرینی بێ یان هەر شتێک بێکە لەناو ئەپە هەیە تۆ دەتوانی داوای بکەیت. لە ماکسیش هەر لە ناو فامیلی مۆڵە تۆ دەتوانیت بچی سەردانی بکەیت بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانیت بچی بازاری خۆت بکەیت لەوێ. خۆش سپاس بەخێراتی دەسەکان خۆش بێ زۆر سپاس. سڵاوت لەبێ سڵاو لە تۆش بێت. بەخێراتی بە فامیلی مۆڵ. سەلامە بی. کەشوهای فامیلی مۆڵ پێ چۆن تۆ؟ کەشوهایەکی خۆشە و مناسبە. چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە بە چ مناسبەیە کاتووی لەگەڵ کێ هاتووی؟ ڕەمەزان و شەوەکەی بوو لەگە برادران گوتمان با بچین سەردانە چ بکەین پیاسەچینە و فامیلی مۆڵ بکەین. باشە ئەپرسم بزانم ناوی تۆ چییە؟ زەکەریا. کاک زەکەریا لە چ قۆناغی خوێندنی؟ مەرعلەیەکی بەشی میدیا. تۆش میدیای؟ بەرێ. دواتر برادێکی ترشمان وەرگرت هەر میدیا بۆ بزان پێکەوە خوێندن. نازانم نەمدی تێزە. زۆر باشە. کاک زەکەریا من ئێستا پرسیارەکەت لێ یەکەم ئەگەر زاین تۆ کاتە بیتە خاوەن خەڵات و ئەگەریش هەر نەگەشتینە حەدێکی وەسەط من و تۆ چاڵنجەکەکەین باشە؟ باشە. پرسیارەکەی منم ڕۆڵێت چی یاریزانێک بەرگریکارە و خاوەن زۆرترین گۆڵە لە مێژوودا؟ ڕامۆس. نا. کۆمان. زۆر زیرەکی. تقریبا تقریبا. تقریبا بەس وەڵامەکەت ڕاستە. تەواو. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتی ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن.
دەست خۆش کاک زەکەریا تۆ لەلایەن لە زۆوە بووی بە خاوەن 15,000 دینار تۆ دەتوانی ئەپی لە زۆدا بەزێنیت و ببی بە خاوەن 15,000 دینار دەتوانین لەوێ داوای خواردن بێ یان شیرینی بێتتر بزانە هەر شتێک لەو ئەپە هەیە تۆ دەتوانین داوای بکەی بە بڕی 15,000 دینار لەلایەن سنتەر پۆینتەوەش بووی بە خاوەنی 15,000 دینار هەر لە ناو فامیلی مۆڵات و دەتوانین بچی بازاری خۆت بکەیت تەوە دەستان خۆش بێ خۆش بێ زۆر سپاس بە خێراتی سەرچاو سلااوت لەبێ سپاس بەخێراتی بە فامیلی مۆڵ زۆر سپاس کەش وهای فامیلی مۆڵ پێ چۆنە سەردانی ئێرەت کردووە وەڵا فامیلی مۆڵ هەر دەزانین یعنی شوێنێکی بەناوبانکە لە هەولێر پێوز ناکە وەصف بکەین بەڕاستی ئێمە لەو ماوەیە یعنی زیاتر خەڵکی کوردستان نابینین لەبەرەوەی موچە نیە خۆمان ئەومان دەزانین زیاتر خەڵکی ناوڕاست و بابرین باشوور لێرە دێن خۆت بە خۆت خەڵکی کوێی بەخۆم خەڵکی هەولێرم مەسیحیمە زۆر باشە چ پیشەی ڕۆژانە بەچیەوە مەشغوڵی تاڵەبامە لە کۆلێژی ئەندازیاری تەلارسازی شتێکی خۆشم لە بەشی زانکۆیەکەت بۆ ناگەڕیتەوە شتێکی خۆش وەڵا مەرحەلەیەکەم هیچ نییە هەلەیەکی قازی قازی بینی خۆمان بێ منیش قاز پیرۆز زۆر سواز باشە من ئێستا پرسیارت لێ ئەەکەم ئەگەر زانەی تۆ بیتە خاوەن خەڵات باشە ئەگەرش ناپێکەوە چاڵنجەکە باش وەرشی باشی وڵا نیوە پرسیارێکی وەرشت لێ بکەم ئەگەر نەتزانی هەوڵ ئەدەم بۆت بگۆڕم ئەگەر ئەویشت هەر نەزانی چاڵنجەکەکەین من نامێت تۆ لێرە بەدەست بەتاڵێ بڕێ باشە سپاس زۆر سپاس سپاس بۆ توش چیانەیەک بەهۆی بەرتیلدان و یارمەتیدانی ناوبژیوان سزادراوە یوڤنتس تۆ نازانم هەر یوڤنتس ئێ بەس ڕاستە ئەتا ڕاستە تۆ نازانم لە وەرشە زۆر باش نییە بردمەوە برتەوە سپاس دەستەکان خۆش بێ زۆر سپاس بەخێراتیم پێش ئەوەی خەڵاتت بدەمێ خەڵاتێکی نوێمان هەیە لە ناو بەرنامە باشە بەس ئەمەوێ بزانم کە تۆ ئەپی لە زۆ بەکاردێنیت لیزۆ وا ناوەکەی باوە بە زوان نییە لە زووە باشە بەکاری دێنی تۆ جارێکدان بەزاند و ئیتر نازانم تیر و پشکی تێدا بۆ هەرەوەندە لە زەحمەت ناوی تۆ چی بوو مارتن 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 واتای چییە ماتم بەخۆی کەسایەتێکی ئۆڕۆپی بوو وە لە ئەمریکاش بەناوبانگ و یەکەم کەس شۆڕشی هەڵگرسان دژی ڕەگە سپەرسیل لە نێوان ڕەش و سپی زۆر باشە دەستەکان خۆش بە کاک مارتن تۆوتت من ئەپی لە زوم پێ نییە بەڵام ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم بدەنێ لێرە تۆ توانی سکان بکەیت و ئەپەکە دابەزێنیت باشە بووی بە خاوەن بڕی 15,000 دینار لە ئەپی لە زوو تۆ دەتوانیت بای 15,000 دینار لەوێ هەرچیت بێ داوای بکەی باشە و هەروەها بە بڕی $30 بووی بە خاوەن خەڵاتێک لەلایەن نایکەوە هەر لە پشتمانە تۆ دەتوانیت بچی لێ هەرێستا بازاری خۆت بکەیت دەستخۆش سپاسان دەکەم لە بۆ کەناڵەکەتان دیمەن دەستان خۆش بی زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش بێ سلااوت لەبێ سلام سەرچاوم بەخێراتی بە فامیلی مۆڵ زۆر سپاس مەمنون چۆنە سەردانی فامیلی مۆڵ کردووە کەش و هەوای فامیلی مۆڵ پێ چۆنە وەڵا ئایبی نییە و لۆ پیاسە و شتکڕین و ئەوانە هاتینە پیاسەش بکەین و هەرەندە لەگەڵ کیاتوی وڵا لەگەڵ هاوڕێکانم لەگەڵ برادەکان باشە زۆر باشە ناوی جەنابەت ڕعد باشە کاک ڕعد بەسەرەتێکی خۆشم بۆ ناگەڕیتەوە وەڵاهی ئێستا نا ئێستا هیچ بە مێشکم دانایێت کە ئێستا بڵێم قوتابی بەێ لە چ قۆناغێکی لە قۆناغیەک باشە هیچ شتێکی خۆش نەبوو لە بینی ڕەفیقەکانتان بۆم بگەڕیتەوە وەڵی شت زۆرە بەس ئێستا ینی هیچ بە خەیاڵمان ینی بە مێشکم دانایێت کە بڵێمەوە زۆر باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زین دۆ کاتەبی دەخاون خەڵات عفو ئەگەر نەشەزانی پێکەوە چاڵنجێکەکەین باشە باش یەکەم خواردنەوەی ئەهلی بەهەشت چییە یەکەم خواردنەوەی ئەهلی بەهەشت شیر نییە چی شیر شیر نا هەنگوین نا لە چ بوارێکا باشی پرسیارت لێ بکەم وڵا هەر
هەر ئەوها دینی بیتن خراپ نییە. دینی باشە با پرسیارەکەت بۆ بگۆڕم. پرسیارێکی ئاینیم هەیە باشە بەس من حەزەکەم چاڵنجێک لەگەڵ تۆ تاقیکەمەوە ڕازیەوی بەڵێ باشە کاک ڕەعەت تەمەنت چەندە تۆ 21 ساڵە 21 ساڵی تەلەفۆنێک بۆ باوکت بکە بڵێ باوکە ژنمەوێ آخر چ بڵێم ئەخر هەر قسەش کرد مشکلە تەلەفۆنەکە دەنگی بکە دەرەوە تەلەفۆنی بۆ بکە ئەگەریش هەر باوکت نادەیکت باش تەلەفۆن بۆ یەکێکیان بکە بڵێ من کەسێکم دەستنیشان کردووە بەیانی ژنمەوێ خوایل نەگری تەمەنیشی بچووکە بەس قەی نابا ئەوی پێتاقیگەینەوە وابزانم نەکەم باشترە کە بۆ ئێستا لە بۆ دایکم دەکەم باوکی جێسی قەنیە یەکسەرم بکەمە سەمع خارج یەکسەر بکە سەمع خارجی بزانین ئەڵێ چی ئەلۆ ئەلۆ بە خۆی نییە لیەکە دایکم کا بدە دایکم باشی هۆدا باشی هۆدا والله الحمد لله چ دەکەی هۆدا ئیشێکم پێدەوەدا ژنم دەوێ چییە ژن وڵی سوزانم وا پیربی ماڵەوەدان ها أنا بعقل بيتي ده ما تو عقل توش بعقل ده بي دەڵێ گوتمە تو عقلی ئەتوش بێ عقل دەبی ناوەڵا هەر حەزم لێ وا گەورە بیم و لە کولیەمە و كان تخرج كذا هەرەکەنیش تەخەروس کەدانیش كان جاء مع في تخرج هذا هنجلو خو بخوات هنجل الدنيا بڵێ ئەوەی دەستنیشانم کردووە مرد ئەکا بەینی ئەمەوێ ئەخر نانە ئەوهاژنا نانە ئەوهانە ئەوهاژنا ئێستا چ پێ بڵێم بڵێ ئەوەی دەستنیشانم کردووە ئەوهای پێ بڵێم نانە ئەوهانە خۆشە دوای لە سەرم دەمینێتەوە لەسەر دەمینێتەوە هەر دەڵێ من دێ باشە و دروستە هەرەن تەوا چکە دەڵێ بڵێ- هەتا حەفلێ تەخەروس بڵێ باشە بە باوکیشم بڵێ ئەلو ولا كل ئێ دێ باشە بلێ بابمیش بلێ ڕەعەت ژنی دەوێ بلا بلێ کورە دێکڕ بە لە بەرنامە ئەودا وا لە بەرنامەینە ئەوەی ها هەر هێ ئەوێ ئەلو ئەلو بڵێ دایکە لە پرۆگرامین جارێ وا لە پرۆگرامی لەبەرەندی بە زۆر سبعەتێ بوو ئەگەر ناداماوە 21 ساڵە 21 ساڵ لەکوێ و ژنی هێنانی بۆ چییە؟ زارێ دەنا ئەودا دروستە دروستە زارێ خواحافیز دروستە هۆدا دەیالا هۆدا خواحافیز ئەوەنە پێیان خۆش نیە تۆ ژن بێنی؟ ناوەڵە دەرێنە تا کولیتەوەکە ئێوزە ڕاستی شەکەن جارە بچووکی بەزمە چاڵنجەکەمان تاقی کردوت مامزین بەکوێگەین ئاشەکە گەڕات تۆ خەڵکی کوێی بەردەڕەش 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 چ شتێکی زۆر بەناوبانگە بەس ئەگەر زۆر دوور نەکەویتەوە گەر ئازیێت نەبێ چی بە ناوبانگەوڵە هەر بە زمانەکەمان گۆرانی منتەقەی هەمووی گۆرانەتیە زیاتر بە زمانەکەی بەنەوە شتێکی خۆتمان بە زمانی خۆت بۆ ناڵێ یعنی بۆ نمونە قسێک سلاک بۆ کامیرەکەمان بکە بە زمانی خۆتان وڵی ئەوها لەم نانزانم ینی ئەوە باشە کاک ڕەعەت پێش ئەوەی کۆتایی پێبێنین با من پرسیارەکەت لێ بکەم ئەپلیکیشنی لە زۆر لایە بەڵێ لاتە ئەتوانی پێم پیشان بدەی بە زەحمەت عەفوو ئەگەر هاوکارانم بۆم وەرگرن
لە زۆ ئێستا خەڵاتی هەیە بۆ ئێوە عفو ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن کاگرات پیرۆست بێت و لەلایەن لە زووەوە بووی با خاوەن بڕی 15,000 دینار لەناو ئەپلیکیشن تۆ دەتوانی بچی بگەڕی ئەو شتەی بتەوێت دەتوانی داوای بکەیت هەروەها لە هۆم ئیستانبول بڕی 25,000 دینار بووی بە خاوەن خەڵات هەر لە ناو فامیلی مۆڵات و دەتوانێت بچیت لێ بازاڕی خۆت بکەیت دروستە دەستان خۆشبی و زۆر سپاس بەخێراتی سەر چاوەکان زۆر سپاس. سلااو ڕێز بەخێراتی بە فامیلی مۆڵ سپاس کەشوهای فامیلی مۆڵ پێ چۆنە چۆنەی بینی هادی خۆشە چۆن سەردانی فامیلی مۆڵت کردەوە هاتم جلی بکڕم جل بکڕی بەڵێ جلی جوان کڕی هێشتا نەمکڕیە هێشتا نەتکڕیوە ئەنجام من ئێستا پرسیارت لێ ئەەکەم ئەتکەم بە خاوەن خەڵات و بڕۆ جل بکڕە وڵا خراپ نییە نعمەکە باش نییە والله خلاص باشە باشە ما كريه ڕەفیقی یەکنێوە بەڵێ چەند ساڵە ڕەفیقنێوە پێکەوە لە مێژە لە مێژە بەڵێ. نزیکی چەندە لە مێژە ئەو بە نەیڵێ زۆرە بين صار 6 سال هذا وندي ساڵ 6 ساڵ چی وای کرد ئێوە ببنە ڕەفیقی یەکتری والله هي صدفه هذا والله اجنا انا ايش ما بيك ويا لا ليك زي دانشتوان يك زي بوين ايتر يكتري مع الناس وهذا وندا چ سیفەتێکی زۆر بەدڵە چی وای کرد ئەنی ها بۆ نمونە والله راس قوي شتێکی زۆر لێ بڵێ ئەو لەبەر ئەو طبیعەتە کردومەتە ڕەفیق زور راس قوي ايشي حتى مزبوط نكا وازناني او زور باش وازي ليناني او زور بيخوشا يعني اشتهي مالنا كناري مثلا دي مشكله نيه با لو بياني بمينته او اشتهي ايش زور بختيه هل ايش تشت بيبي يان دل ديكم يان انا شكر دلينايكم تاو يعني بينا هەستەکەم زۆر جددیە ام جوا هزدكم هر وش نكزه هر وش من هەستەکەم بەس تۆ بێ دڵنیابی نعم دنياما باشە ناوی جەنابەت نعم هوايه کاکیوە ڕۆژانە بچێوە خەریکی والله اما خومان ايش عقاراتي دكين كرينو فروشتنا وبكري دانا وشتانه باشە بگەڕێمەوە بۆ لای هاوڕێیەکەت ما من استراحه تشكمكم هێشتا هیچ من نەپرسی هشتا ما او زرفت لهم لو مدانا هم بۆ ئێوە دانا. باخر شتكش تاو بيكوتني بكاك باشە بەس بۆم بچمەوە لای ڕەفیقەکەت بزانم ناوی بەڕێزت محەممەد کاک محەممەد تۆ ڕۆژانە بچێوە خەریکی بزنس بزنس بەڵێ ئەها ڤیددیوەکەیە ئەڵێ مشکی تۆ چۆن ئەڵێ بزنس ئەوەش ڕێکەوە هاتە بەرچە باشە کەش و هەوای ڕەمەزان لای تۆ چۆن ئەڕوا زۆر خۆشە هەموو زۆر خۆشە ڕەمەزانە چی خۆشە و بەس من هەستەکەم ئەنی ها لەگەڵ یەکەم قسەکردن تو زۆر جددی و مسەیتەڕی حتمما هەر لە هەموو حیاتەوە بەڵێ خۆشە بەڵێ جددی خۆشە لەگەڵ ئەو طبیعەتی مرتاحیتەوە والله هي والله يعني كاش تشبيل الراد سبيري يكسد تاكيد ديكا اجنك ري بدايه دري ناكري بيز ناكا تهم روج تليفون كي امري تسبوت سنبو او مهمه براس باشە تۆ چ سیفەتێکی هاوڕێکەتە زۆر بەدڵە ڕاستگوۆیە بێجگەل لەو شتەی ئینسانێکی جددیە ڕاستگوۆیە بە باشە با من پرسیارێکیان لێ بکەم پرسیار لە تۆ ئەەکەم تۆ یارمەتی بدە باشە ئەگەر زان يا اخي کێ زانی بۆ ویە دي الله دي باشە صعبتك الفرق معنينا زۆر باشە پرسیارێکی وەرزشیتان لێکەم تۆ بخۆت هەندەری چیانەیەکی من حەزمە تۆپانێ نییە قبل برشلونه اذا بلاي برشلونه كاكا برشلونه حەزمە تۆپان چکە 2004 لە ئۆلمپیاد لە ئەسینا بووم نەچمە ناو مەلعب 2007 لە نۆرم بێگم لە کاسی عالم هەر نەچمە ناو مەلعب ئەوە پێت ئەڵێم زۆر جددیە پێت ئەڵم زۆر جددی هەر قسەی خۆی ئەکە بي دلم بك قيناك لا بخاطري من هناك من بەرشلۆنەم ئەخ حەزم لە ئەستا سیباق سیارەیە قەیدی ناکە سوالەکە دەگۆڕین هەموو شتێک لە گۆڕاندایە چاویشی لێ چقێنێ باشە با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانەوە کاتاب نەخاون خەڵات باشە بەس تۆ جددی مەبە زۆر باش باشە با پرسیارێکی وەرزشتان لێ بکەم تۆ یارمەتی بدە خراپترین تیپی تۆپی پێی ئەوروپا چ تیپێکە
خراپترین تیپی پێی ئەوروپا هەموو شەرقی و هەمویان یان بەس ئەوروپا ئەوروپا ستا باشترین دەزانین بەس خراپترین مشکلێ ئەنجا خراپترین بە هەموو جار پۆلۆنیا قەت نەمدیتێ بەسەرکەوی والله ناوەڵە خراپترین خراپترین والله ئەگەر ئێزربایجان و ئەوانە داخلی ئەوروپای بن ئەوروپانیا باینجان و ماینجان بابا بەنجان و ماینجان ئازەربایجان وانە دەری ئەوروپا 28 وڵاتە ئازەربایجان نازانم ناوێکم پێ بڵێ دێم وەلای تۆ باشە لیتوانیا ئەخەر ئەو لیشت های نەنازەم شتە چی واشەیە بگەڕێمەوە وەلای ڕەفقەکەت بگەڕێەوە گەڕێمەوە سان مارینۆ کێ سان مارینۆ کاک چەپڵی بۆ لێدەن شکا چەپڵێکی بۆ لێدە تۆ چەپڵی بۆ لێدا دەستەکان خۆش سپاس بۆم گۆش سەرکەوتوو بوون ڕەمەزان شتێ هەمتان پیرۆز زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ بەس پێش ئەوی پرۆگرامەکەم کۆتایی پێبێنم تۆ هیچ لە ئەپەکان داوای خواردن ئەەکەی بخۆم خواردنی ڕقەمێک دروست دەکەم ئەنجام من ئێستا ئەپێکت پێ ئەڵێم خواردنی دەرەجەیەکی لێە باشە ئەم خواردن بەبێ ڕوون دەخۆم بەبێ ڕۆن ئەرێوەڵ ئەو کاتە ئەتەمەشا بکە ئەگەر خواردنی دایتی تێدا بوو خواردنی دایتی تێدا و داوای بکە باشە ئەگەر هاوڕێکانم خەڵاتەکەم پێ بدەن ئەپی لە زوومان هەیە تۆ دەتوانی لێرە سکان بکەی ئەپەکە دابەزێنیت بە بڕی 15,000 دینار تۆ خواردن فری بەدەستبێنی باشە داوەتەکە سابووینەوە یارمەتیمدا فەرقینە ئەو بۆ خۆی زانی زیرەک بوو سپاس ئەمرت مەشغول کرد ئەو لە خۆی فکری کردەوە خۆی وایە دنیا وایە دەستەکان خۆش بێ لە ئەملی باربێر بووی با خاوەن خەڵات و دەتوانانی بچی سەر و قژی خۆت بە جوانی لێوێ چاک بکەی زۆر سپاس سپاس بۆ بەخێر هاتن دەستان خۆش بێ مەمنون سڵاو لەبێ سلااو لە تۆش بەخێراتی بە فامیلی مۆڵ سپاس سەلامەت دیاربی ماشەڵڵا برام باڵات زۆر بەرزم بە پێڵاوی شۆ ناگەمەتەوە باشە بەخێر هاتی کەش و هەوای فامیلی مۆڵ پێ چۆنە سەردانی فامیلی مۆڵ کردووە والله برادرانی داخلی گوتن بازەوەشی بگۆڕن لە داخلی ئارێوەڵا باشە بەسەراتێکی خۆشی داخلی بۆ ناگەڕیتەوە والله هیچ مفکردنیە لەو دەمێ هیچ بەفکر نییە ئەو باشە بوو کە دێنە بەرامبەر من هیچتان بیر نامێنێ والله برینچەوە هیچم لەفکردنیە و دەمێ باشە لە چ قۆناغێکی خوێندنی لە بازارگەری نێودەوڵەتی زمان قۆناغی یەکەم زۆر باشە لە بەشەکەی خۆت لە چ شتێک بۆ نمونە سەرنجی تۆ زۆر ڕائکێشێ یان بەسەر هاتێکی خۆش بێ بۆ نمونە لە بەشێکی خۆت بوو بێ بۆم بگێڕیتەوە هەیە والله وەکو بەسەراتی شتیها چم لەفکردنیە ناوەڵا هیچ بیر نییە ناوەڵا لەگەڵ مانگی ڕەمەزان ناچۆنی والله الحمدلله زۆر باشن لەخوای بزیادی الحمدلله تو خواردن دروستەکە لە داخلی والله ئەم وەکو ئیشن قاپشوتنە زیاتر ئارێ والله زۆر باشە لەگەڵ قاپشوش ناچۆنی قاپەکان زۆر نین ناوەڵا لەخوای بزیادی باشە ئارێ والله زۆر باشە من ئێستا پرسیارێکت لە تۆ ئەەکەم ئەگەر زانی دەبیتە خاون خەڵات ئەگەر نەتزانی من و تۆ پێکەوە چاڵنجەکەکەین باشە بابزانین کۆبی زۆر باشە ئەڵێت کام یاریزان لە یەک یاریدا 3 پەناڵتی لە دەستدا لە وەرزی زۆر باس نیم ئەگەر ینی پرسیارەکەی بگۆڕی ئاینی گشتی گشتی شتێک گشتی باشە دایکت ماوە بەڵێ الحەمدلله سوپاس بخوا خی گەورە تەمەین درێژکە ئینشەڵڵا سەلامەت دیارڕبی ئەگەر بێت و بۆ نمونە فریشتەی گیانکێشان دێ باشە لە بینی دایکت و باوکت کامیان هەڵەبژێری جا پرسیارە ینی لە هەر کەسە بکەی نزانم کوجادا لەبەری هەردووکیان زۆر خۆشەویستن ئارێ وڵە داین دایک و باوک باشە دێ ینی فریشتەی گیانکێشانەکە پێت ئەڵەیە تۆ بۆ تێ یەکێکیان هەڵبژێری پێم وانێ کە زستانی ئەو پرسیاری وڵام داتەوە لەبەرەوەی زۆر خۆشەویستن یان نەتوانی ینی فەرقیان نییە دایک و باوک ڕاستە باوک ینی زۆر پێتۆماندیە و ینی داراییەکەیەکە بەڵام دایکی زۆر پێتۆماندی و ئاین لەو تەمەنە بەخێوی کردی و تا ئێستا ینی زۆر خۆشەویست نەتوانێت و یان یەکەشیان هەڵبژێری چی تێ بە دایک و باوکت واللهی ینی من زۆر سوپاسیانەکەم کە گەیشتمەوە ئاستا زۆر سوپاسیانەکەم ئیشەڵڵا خی گەورە هەر بیان هێڵی بۆمان ئیشەڵڵا خی گەورە تەمەنی دایک و باوکت درێژکە لەگەڵ توش ئیشەڵڵا زۆر سوپاس مەمنون باشە بەم پرسیارەکەت لێ بکەم هەموو ساڵێک چ ڕۆژێک جەژنی جیهانی دایکانە جەژنی جیهانی دایکان 21 سێ
21 سێ دەستەکان خۆش بێ سلام وەڵامەکەی زۆر ڕاستە ئیشەڵا خۆی گەورە تەمەنی هەموو دایک و باوکێک درێژ بکە سلام زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن تۆ بوویت بە خاوەن خەڵات لەلایەن لە زۆوە بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانی بچیت ئەپەکە دابەزێنیت ئەو کاتە تۆ دەتوانیت یەکسەر بای بڕی 15,000 دینار هەر شتومەکێک بتەوێت تۆ دەتوانی لەوێ بەدەستی بهێنیت ئەو بڕی 30 دۆلاریشت هەیە لەلایەن نایکەوە دابینکراوە هەر لەلایەن فامیلی مۆڵ هەر لە ناو فامیلی مۆڵە عەفوو تۆ دەتوانی بچیت لەوێ بازاڕی خۆت بکەیت خۆش زۆر مەمنون خۆشحاڵم من زیاتر دەستەکان خۆش بەسەر چاوەکانم بەخێراتی من بەم شێوەیە کۆتاییم بە پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکەی خۆم هێنا هەتا وەکو پرۆگرامێکی ترێ مایکە سوورەکە هەر شاد بم بمێنن بەخێر